السلام عليكم. باشم براجان حالتان باشا ريز وحرمتانية بخير بين سرت ساوة يا سلامت بن يا خو بخير سپاسانەکەین پرسیارەکەم ئەوەیە جەنابەت وەکو بازرگانێک لە بوارەکەی خۆتە کەسانێک هەیە ئەبینین ڕۆژانە لە کاتی بۆنەکانە شمەکەکانیان سعرەکەی بەرزەکەنەوە بە گرانتر ئەیفرۆشن ئەمە هۆکاری چییە؟ ئەمە هۆکاری ئەوەیە ئەگە دۆلار بەرز بیتەوە ئەشایەکە هەمووی ئەشە یعنی ئێستا برێن چیلۆی شەکر بە 1000 بوو بوویتە 1000 و ڕوبعێک تەمەشارەکەی سجق و یعنی ئەوانە بنەسمە و ئەوان هەریەشی 500 دیناری هاتە سەرێ لەبەرچی لەبەر دۆلارەکە بەرزە ئەگەر دۆلارەکە نویبی هەرزان بی ئەوە ڕسقەکە شەرزان دەبێت باشە بۆ نمونە ئەڵێن ئەوە مانگی ڕەمەزان پێش ئەوەی مانگی ڕەمەزان بێ بە هەفتەیەکی تر شت بەرزە بێت بە عەرزی جەنابەت بکەمەوەی مانجی ڕەمەزان دێ ئەو میلەتی کوردی خۆمان هەموو ڕوو لە بازارەکە هەمووی ئەشیاەکەی بە یەک جار ئەکری نەک بە 2000 بە 3000 بیکڕی باشترە کاکە گیان خەرکەکە هەموو ڕوو لە بازار دەکا بەڕاستی پێ برم خەرکە ڕوو لە بازارەکە دەفتە گرانی کە دەفتە گرانی نامینێ لە بازاری شتەکە دۆلارەکەش بەرزە ئەوەی شتەکە ئەرێەوە ینی جەنابەت پێ وایە خەڵک هەمووی بە یەکجار نەچێشت بکەن بۆ ئەوەی بەرزەوە نەبێ خی گەورە سەبری دایتە ئینسانی یعنی وردە سەبر شتەکەی بکڕی ڕۆژێک بێ 2 کیلۆ نۆک بکڕی ڕۆژێک بێ 2 کیلۆ لۆبیا بکڕی ئەوها وردە شتەکەی پێویستی ماڵ چی پێویستی ماڵ هەیە بابێ شتەکەی بکڕی بە پاک و خاوێنی بە جوانی و بەڕێک پێچی یعنی کەم نشتەکە نەرسقەکە گران دەبی ئێستا من ئەوە تقریبا 27 سال 28 سال وەسی ساڵیەتی ئەمە لە بازاڕیمە لە بازاری شێخەڵایمە شتم گران نەکردیا خوای تەبارەک و تەعالە ئاگای لێە بە حەیاتی چاوم لە گرانی نییە ئارێ وەڵڵا باشە تۆ بازرگانت بینیوە خەڵکی ئیستیغلال کردبێ چۆن یعنی لە بازارە هەیە بۆنەکان ئیستیغلال کا بۆ ئەوەی خۆی پێدەوڵەمەندکە بە 2 قات و 3 قات بیفرۆشێ هەیە بە 2 قات دەیفرۆشی هەیە بە 3 قات دەیفرۆشی ئەرێ وەڵڵی خۆم دیومە کە کابرا شتی گران کردووە ئەوە حرامە ئەو ڕزقە حرامە کە دەیداتە مار و منداری ئەوە لقمەی حرامی پێدەرێن باش ئەمە هۆکار چییە بەڕای جەنابەت بۆ واکە ئەو کەسە هۆکار چی یعنی من بووە پێم گوتی یعنی ئەو میلەتە هەموو ڕوو لە بازارەکە کە مانجی یەکەم مانجی ڕەمەزان دێ یان جێژنە یەک ڕۆژ دەمینێ بۆ جێژن میلەتی ئێمە شەوێ هەتا سعادێت شەوێ ڕوو لە بازار دەکە ئێکاکە دەدا کەسە ئیسراحەتە چکە لە ماڵێ فتارەکەی بکەوە ئەرێ وەڵڵا میلەتی ئێمە ئەو هایە چ بکەین کاکە ئامۆژگاری چییە هەم بۆ خەڵک هەم بۆ ئەو کەسانەی کە ئەم کارە ئەکەن ئامۆژگاریم بۆ ئەو کەسانەیە من کابراایەکی کاسبکارم کە چەند ساڵە لە شێخەڵایمە ئامۆژگاریم ئەوەیە وردە خەرکە بێ ئەشیایی بکڕی ئەرسقەکەش گران نابی بەڕاستی پێ برێم ئەرێ وەڵڵا یعنی هەمووی پێکەوە هجووم نەکە تۆ هەموو ئەو گرانبوونی شمەکەیت ئەبەستیتەوە بە هجوومکردنی خەڵک بە یەکجار هەمووی بە یەکجار تۆ وەرە مانجی ڕەمەزانی وەرە ئێرە بزانە 8 کامیرە 10 کامیرە هەیەیانە من قسەیەکەم هەموو مانجی ڕەمەزانە دای بەزێنم مانجی ڕەمەزان 8 کامیرە 10 کامیرە هەمووی دەزانن کە هەمووی ڕوو لێرە دەکەن ئەوە یشتەکە هەمووی مانای گرانی دادێ و میلەتەکە بە یەک زایدێت بازار بۆچی دێن بۆ ئێرە کامێرە بۆچی دێ کامیرە دێ سەحری گران و هەرزان چیە ئەوە یشتەکە ئەوانیش دێن پرسیارەکەن مانجی ڕەمەزانی معنای وایە ئەمە بۆتە دیاردە بۆتە دیاردە چاولێکەری زۆر پرسیارەکرێ زۆر پرسیارەکرێ بوویتە چاولێکەری کاکە گیان بە قوربان بوویتە چاولێکەری خەرکە زۆر غارەدا ئەشایەکەی بە هەمووی بە یەک زار ئەکڕی وە لە کۆری یەکەمەوە هەتا مانگەش کاکە نابی کاکە ئەرێ وەڵڵا کەس لە پڕێ بووە بە کوڕێ نەبوو شتیوانە